کەرکووک وەک شارێکی جێناکۆک لە نێوان هەرێم و بەغدا کە ئاڵۆزیەکانی 16 ئۆکتۆبەر کاریگەری نەرێنی هەبووە لەسەر دۆخی ئەم شارە بە قۆناغێکی نوێدا تێپەر دەبێت کە ڕاستە ئاڵۆزیەکان دۆخێکی ئەستیاری دروست کردووە بەڵام هەوڵەکانیش بێهودە نابینرێن کە نەتوانرێت کێشەکانی کەرکووک چارەسەر بکرێن. لە گفتوگۆیەکی بەردەوامین لەگەڵ لایەنە سیاسەکان لە کەرکووکایە و لە ڕووی ئەمنی شۆڕ لە ڕووی ئەمنیەوە کەرکووک ئەمنیەتی و سەقامگیریەکەی ئێستا کە زۆر باشە. بەردەوام ئیتیساڵمان هەیە لەگەڵ جیهازی ئەمنی لە کەرکووک کە پۆلیسی کەرکووکە و مەلەفی ئەمنی کەرکووک بە پۆلیسی کەرکووک ڕاست پێدراوە و جیهازی مکافحەی ئیرهابیش لە کەرکووکە هەن کە ئەوانش بە هێزێکی موساندن بۆ هێزی پۆلیسی کەرکووک. ئێمە لێرانە دەمەوێت ئەوە باسکەم کەرکووک پێویستی بەوەیە کە هەمومان لەناو شارەکەیە بمێنینەوە وە کار لەگەڵ هەموو لایەنەکانە بکەین لە پێناو ئەوەی کەوا بتوانین سەقامگیری و ئەمنیەتی شارەکەمان پارێزین. بەڵام بەداخەوە دیارە زۆر شەڕێکی دەرونی دوور لە کەرکووکەوە بە ئاراستەی کەرکووکایە ئەنجام ئەدرێ بەی عازی لایەنێکی سیاسی و لە تۆڕی کۆمەڵایەتیەکان ئەو شەڕە دەرونیە لەسەر خەڵکی کەرکووکا دەکەن. بەڵام ئەوەی کە جێی خۆشبەختانەی ئەمڕۆکە خەڵکی کەرکووک بڕوای بەو دیعایە و ئیشاعاتانە نەماوە و دەوامی فەرمی لە دام و دەستگاکانە هەیە. بە بڕای سەرکردەیەکی باڵای یەکێتیش لە دوای ئاڵۆزیەکانی 16 ئۆکتۆبەرەوە یەکێتی هەوڵی داوە باراستەیەکی دروست مامەڵە لەگەڵ دۆخی نوێی کەرکووکدا بکات بەڵام هیچ کاتیش ئامادە نەبووە کە سازش لەسەر پرسەنەتەوەیەکان بکات. پیانمان ڕاگەاندووە هیچ جۆرە تەنازولێک نییە لە هیچ مەنسەبێک بەڵام بەڕێکەوتن بێ و بە تەفاهم بێت ئەو کارێکی ئاساییە. ئێمە تا سەبڕیاری ئێمە بەو شێوەیە ڕۆژی پێش هاتنی سوپای عێراق ئیدارەی کەرکووک چۆن بۆ هەر دەبێ وا بێتوانە و خۆشیانە و قەنەعەتیانەیە کە ئیداری ئەم شارە ئەگەر کورد لە سەری با بڵێن لە سەروبەندی ئیدارەکە نەبێ خۆشیان پیان بەڕێوە ناچێت. ئەم قەنەعەتە لای بەشێکی زۆری برا عەرەب و تورکمانەکان هەیە. وەک چاودێرانی سیاسی شەماژەی بۆ دەکەن لە دوای ئاڵۆزیەکانی 16 ئۆکتۆبەرەوە یەکێتی هەوڵی داوە دۆخی کەرکووک بەرەو کەناری ئارامی ببرێت بەڵام ڕێگری سەرەکی لە پێش بەرەو پێشبردنی زیاتری دۆخی کەرکووک دوورکەوتنەوەی بەشێک لایەنە سیاسیەکان بۆ رە شارەکە کە وای کردووە ئەنجومەنی پارێزگا کۆنە بێتەوە و هاوکات نەتوانراوە پارێزگارێکی نوێژ بۆ کەرکووک دیاری بکرێت کە پشتی کووردە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.